دەستە گول فرۆشاندی گولەک گەشت بکەن ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. بە یارمەتی هاوکارانم لە ڕادیۆی دەنجیگەلەوە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین. بیسەرمان بن. لە دەستپێکدا تەوەری گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆ گرنگترین سەردێری ڕۆژنامە زیانی ناوچەیەکان بەشێکی گفتوگۆکەمان دەبێت. دواتر سەردانی ئەحمەد شەرق سەرۆکی کاتی دیمەشق ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە سەرداری فەڕەنسا دەکات لەلایەن ئیمانوئێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنساوە پێشوازی لێ دەکرێت. کاریگەری ئەم سەردانە لەسەر ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان چی دەبێت لەسەر ئەم تەوەرە لە ستۆدیۆ میوانداری ڕۆژنامە نووسکارزان عەلیمان کردووە و وەڵامی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ دەکەین. لە تەوەرێکی تردا ئەمڕۆ لە پەرلەمانی تورکیا پرۆسەی پرسە بۆ سەری سوورەیە ئەوندر دادەندرێت و پاشان دۆسیەکی تایبەت لەسەر سەری سوورەیە ئەوندرمان دەبێت. لە دوایین بەشی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆژماندا دوای 15 ساڵ لە تیرۆری شەهیدی قەڵام سەردەش عوسمان دۆسیەکی تایبەت لەسەر ژیان و کەسایەتی کاریگەری سەردەشت لەسەر بیری ئازاد لە باشووری کوردستانمان دەبێت. گفتوگۆی ڕووداوەکانمان دەست پێ دەکات. بەڵێ بەڕێزان لە دەستپێکدا گرنگترین سەردێری ڕۆژنامە جیهانی ناوچەیەکانی ئەمڕۆتان بۆ باز دەکەین. سەرەتا لە ڕۆژنامە ئینگلیزیەکانەوە دەست پێ دەکەین. ڕۆژنامەی دەیلی تەلەگراف دەڵێت ترامپ عوسیەکان ئامادەن بۆ بردومانەکان ڕابگرن. ئەو ڕۆژنامەی گاردیان سەردێری ڕۆژنامەکە بەم شێوازەیە بەریتانیا گرفتاری وشکە ساڵی دەبێت و ئاستی ئاو بەنداوە ئەستێلکەکان دابەزیون. وارووا ڕۆژنامەی فاینیشال تایمز دەڵێت بڕۆکسل نیگەرانە ئەوروپا کاریگەری گەورەی دەرمانی خۆی دەردەخات و دەبێت ئیدی پشت بە چین ببەستین. هەروەها ڕۆژنامەی هانا ئەرتێس دەڵێت موسعەب ئەبوتەهای شاعێری فەڵەستینی خەڵاتی پۆلۆرێنزۆی بردەوە. هەروەها لە گرنگترین سەردێری ڕۆژنامە عەرەبیەکانیش ڕۆژنامەی سەباع دەڵێت ژووری ئۆپراسیۆنی هاوبەش بۆ تای خوێنبەربوون پێک دەهێنرێت. هەروەها گرنگترین سەردێری ڕۆژنامەی شەرقل ئەوسەد دەڵێ ئیسرائیل فڕۆکەخانەی سەنعا و کەرتی وزەی یەمەنی وێران کردووە. هەروەها قودسی عەرەبی لە گرنگترین سەردێری ڕۆژنامەکەدا شەرع و ماکرۆن ئەمڕۆ لە پاریس گفتوگۆ دەکەن. هەروەها ڕۆژنامەی عەرەبیش دەڵێ ترامپ دوای هێرشەکانی ئیسرائیل دەستبەردار بوونی عوسیەکانی ڕاگەیاند. هەروەها گرنگترین سەردێری ڕۆژنامە فارسیەکانیش بەم شێوازەیە. ڕۆژنامەی باختەر لە کرمەشان خۆڵبارین هەناسەی خەڵکی بڕیوە. ڕۆژنامەی ئیمروز سەرەرای قەیرانی کارەبا ئێران کارەبای هەناردەی دەرەوە دەکات. هەروەها ڕۆژنامەی ئەخباری سەنعەت دەڵێ 3 ملیۆن ئۆتۆمبیلی کۆن هەڕەشە لە ژینگە و سەلامەتی ئێران دەکەن و لە گرنگترین سەردێری ڕۆژنامەی خوبی ئێرانیش داهاتووە. وەزیری وزە و سەرچاوە ئاویە نوێیەکانی ئێران لە 137 وزەی ئێران کەمی کردووە. بەڵێ بەڕێزان هەروەکو لە دەستپێکدا باسمان کرد ئەمڕۆ ئەحمەد شەرع سەرۆکی کاتی دیمەشق سەردانی فەڕەنسا دەکات و لەلایەن ئیمانوئێل ماکرۆنەوە پێشوازی دەکرێتن بە گوێرەی
هەواڵی ئاژانسی فرانسپێس بڕاوکراوەتەوە ئەحمەد شەرح یەکەم سەردانی خۆی بۆ ئەوروپا لە پاریسەوە دەست پێ دەکات و لەلایەن سەرۆک کۆماری فەڕەنساوە پێشوازی لێ دەکرێت لەسەر ئەم مژارە لە ستۆدیۆ بەڕێز کارزان عەلی میوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمانە. بەڕێز کارزان زۆر بەخێر هاتن بۆ گفتوگۆی ڕووداوەکانی رادیۆی دەنگیگەل. زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ گوێگرانی رادیۆکەتان. کاکارزان ئەگەر لەوە دەست پێ بکەیت یعنی تا دوێنێ ئەوروپا بە گشتی یەکێتی ئەوروپا بە تایبەتی و لە سەروی ئەوانەشەوە فەڕەنسا هەموو کۆت و بەندەکانیان خست بۆ سەر حکومەتی کاتی نوێی سووریا. پێت وایە ئەم گۆڕانکاریە لە پایچی؟ بەڵێ هەمووان ئاگادارین یعنی دوای گۆڕانکاری لە سیستەمی دەسەڵاتداری لە سووریایە ئەحمەد شەرع وەکو هێنرایە سەر حکم با بڵێن ئەمە لەلایەن دەسەڵاتدارانی جیهانەوە تعین کراوە وەکو تعینێک وەکو مۆزەفێک هێنراوە لە دەسەڵاتی سووریادا دانراوە. ئەم مۆزەفە بێگومان پەیڕەوکاری سیاسەتەکانی وڵاتانی ڕۆژئاوایە چونکە ئەحمەد شەرع یەکێکە لەو کەسانەی کە لە لیستی تیرۆری جیهانیایە هەروە داواکراوە لەلایەن چەندین وڵاتەوە بە تایبەتیش لەلایەن وڵاتی عێراقەوە و هەروە لەلایەن ئەمریکا خودی ئەمریکا خۆیەوە لەلایەن وڵاتانی ناتۆوە کەسێکی داواکراوە لەبەرەوەی بکوش بووە کۆمەڵکوژی ئەنجام داوە هەم لە عێراق هەم لە سووریا پاشان بەرپرسی ڕێکخراوێکی تیرۆریستی بووە کە هەم لە عێراق و هەم لە سووریادا دەیان کاری تێکدەرانە و کاری تیرۆریستیان ئەنجام داوە. بەڵام لە کۆتاییە ئێمە ئەمەمان بۆ دەرەکەوێت لە سووریای نوێیە ئەحمەد شەرع هێنراوە دانراوە لەو پێگەیەیە بۆ ئەوەی سیاسەتەکانی ڕۆژئاوا لە بەرامبەر لە سووریایە پەیڕەو بکە بە پێی داخوازیەکانی وڵاتانی ڕۆژئاوا بە پێی ئیسرائیل لەبەرەوەی یەکێکە لە وڵاتە هەرە گرنگەکانی کە سنوورەکەی ڕاستەوخۆ بە ئیسرائیلەوە وابەستەیە بۆیە پێویستی بە کەسێکە پێویستیان بە کەسێکە کە پەیڕەوکاری سیاسەتەکانی ئەوان بێت لە سووریایی نوێیە. بەڵام نابێ یەکشتمان لەبیر بچێت فەڕەنسا یەکێکە لەو وڵاتانی کە کارگەری ڕاستە و خۆی لەسەر سووریا هەیە لەبەرەوەی لە ڕابردووە سووریا وڵاتێکی مستەعمەرەی فەڕەنسی بووە ڕاستەوخۆ سیاسەتەکانی فەڕەنسا ڕاستەوخۆ لە سووریایە لە سووریای ڕابردووشە و لە سووریای نوێشە کاریگەری ڕاستەوخۆیە بێ لە هەموو نێوەندگیریەکان لە هەموو هەوڵەکان لە سووریایە بۆ پێکێنانی دەسەڵاتێکی نوێ بۆ پشتگوێنە خستنی کەمینەکان لەسەر لەبەریانە ئێمە گەربیرمان بێت لە هەموویە دەست پێشخەرەکان فەڕەنسایتیا بووە لە هاوشانی ئەمریکا لەڕێی فەڕەنساوە. پرسیارەکە لێرە دەست پێ دەکەی ینی ئەو گۆڕانە خێرایی ینی دوورکەوتنەوەی نزیکەی 80 ساڵ فەڕەنسا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتنێکی خێرایی ئیتر لەو خێراییە سەرەتا ڕوو لە کوردەکان دواتر دروزی و عەلەویەکان دەکە ئێستاش ڕوو لە حکومەتی دیمەشق دەکە. پێت وایە ئەم خێرایی لە گۆڕانکاری سیاسەتی فەڕەنسا خۆی لە چی دەبینێتەوە؟ من پێم وانە فەڕەنسا دابراو بێ لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 91ەوە لە باشووری کوردستان ڕاستەوخۆ فەڕەنسا کاریگەری هەبووە لەسەر هەموو پێشهاتەکان کە لە باشووری کوردستانە ڕوویان ناوە بە تایبەتیش بیرمان نەچێت خەتی 36 کە لە عێراقا دروست دەکرێت فەڕەنسایەکێکە لەو وڵاتە کاریگەرانی کە لە عێراقا ئەتوانێت خەتی 36 دروست بکات بۆ پاراستنی کوردەکان لە هەرێمی کوردستانە. پاشانیش لە سووریای نوێیە بە هەمان شێوە لە سووریای ڕابردووشە و لە سووریای نوێشە فەڕەنسا هیچ دابراو نەبووە. بەڵام لەم هەنگاوانەی کە فەڕەنسا لە ئێستای ئەینێ مەبەستەکە لێرەیە ئەمەیە بابەتەکە ئەمەیە کە فەڕەنسا ئەوێت کاریگەری خۆی بهێڵێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانێت کاریگەری لەسەر سیاسەتی داهاتووی وڵاتی سووریاشە هەر بمێنێتەوە وەکو خۆی بهێڵێتەوە. بە تایبەتیش فەڕەنسا لە ماوەی ڕابردوودا هەتا ڕۆژی ئەمڕۆژ لە هەموو هەنگاوەکانە پشتیوانی گەلی کوردی کردووە. بە تایبەتی بۆ گەلی کورد فەڕەنسا وڵاتێکی زۆر پشتیوان بووە هەم هاوپەیمان بووە. ڕەنگە لە پرسە هەرە گرنگەکانە ڕەنگە ئێمە پێمان وا بێ یاخود بە پێی بەرژەوەندەکانی گەلی کورد
هەڵسوکەوتی نەکردبێ بەڵام کاریگەریەکی ڕاستە و خۆی هەبووە لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ ئێستاش بۆ سووریای نوێ هەم بۆ دروزەکان هەم بۆ عەلەویەکان هەم بۆ گەلی کورد فەڕەنسا ئەوێ ڕۆڵی کاریگەر ببینێ لە داهاتووی سووریایە. لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت لە چەند مانگی ڕابردووە لە سووریایە ئارەشە و با بڵێن گێژاوی زۆر ئاڵۆزی زۆر زۆر بەرفراوان هاتوونەتە ئاراوە بە تایبەت لە دوای کۆمەڵکوشکردنی عەلەویەکان لە دوای ئەو شەڕی لە نێوان دروزەکانە دەستی پێکرد لە دوای ئەو هاوپەیمانیەی کە لە نێوان کورد و ئەحمەدشەر ئیمزا واژوو کرا. فەڕەنسا و ئەمریکایەکێک بوون لەو هێزانی کە توانیان ئەم هاوپەیمانیە یەکێک بوون لە نێوەندگیرەکان بۆ پێکێنانی ئەم هاوپەیمانیە. بەڵام لە پاشم هاوپەیمانیە ئێمە بیرمان نەچێت دیمەشق لە ئێستاە ناڕازیە لەو کۆنفرانسی کە لە قامیشلو بەسرا لە نێوان کوردەکانە بۆ یەکێتی نەتەوەیی لە ڕۆژاوای کوردستانە. بۆیەش ئەحمەدشەر لە هەنێک ڕۆوە لە ئێستاە لە تەنگاوێکی گەورەیە هەم لە بەرامبەر دروزەکان هەم لە بەرامبەر عەلەویەکان هەم لە بەرامبەر گەلی کوردیشا بە تایبەت لە دوای ئەو کۆنفرانسەوە چونکە ناڕزایی دەربڕی زۆر بەڕوونی بەناوی حکومەتی دیمەشقەوە ناڕزایی دەربڕا پاشان وەکو جیاکاری جیاخوازی جوداخوازی لە لایەن کوردەکانەوە بەناوکرا لە کاتێکا کە کورد بە هیچ شێوەیەک داوای جیاکاری نەکردووە و لە چوارچێوەی سووریایەکی کۆنفیدرالیا بمێنێتەوە. بەڵام سووریایە کە سیاسەتی دیموکراتی پەیڕەو بکات نەک سووریایە کە ئەحمەدشەر بە ئارەزووی خۆی بکوژێکی بۆ نمونە کەسێک کە تاوانبارە تاوانی زۆر گەورەی کردووە لە ناو خودی سووریایە بیکە بە بەرپرسی فەیلەقێکی سوپا یاخود تاوانبارەکان بکاتەوە زیر کەسانی تاوانبار و بکوش بکاتە کەسانی ئاشتی خواز و دیموکرات و نازام چی. بە هەر حاڵ ئەمە لەلایەن کوردەوە ڕەفز کراوەتەوە. پێگەی ژن بە تایبەتی لە ناو سووریای نوێیە پێگەی ژن هەر نەبینراوە و بۆی ینی هیچ حسابێکی بۆ نەکراوە. ئەمانە لەلایەن کوردەوە بە تەواوەتی ڕەفز کراوە یاخود قبول کراو نییە. بۆیە کورد لە ئێستا ئەوێ لە سووریایەکی دیموکرات ئابژی لە سووریایەکە کە هەموو پێکات کارزان دێنە سەر ئەم بابەتە هەوڵ دەدەم پرسیارێکی تایبەت لەسەر کاریگەری ئەمە بێ. بەڵام بەر لەوەی بچینە سەر ئەم بابەتە ینی لە ئێستادا لە کاتێکدایە فەڕەنسا پێشوازی لە ئەحمەدشەر دەکاتن کە ماوەیەک بەر لە ئێستا کۆمەڵکوژی عەلەویەکان و پەلامار بۆ سەردورزیەکان و هەڕەشەکردن لە کوردەبی. ینی پرسیارەکە لێرە ئەمەیە بۆچی لە کاتێکی وا کە زۆربەی وڵاتانی دنیا زەخت دەکەنە سەر حکومەتی نوێی دیمەشق بەرەو دیموکراسی هەنگاو بنێت کەچی حکومەتی فەڕەنسا پێشوازی دەکات لە کۆشتی ئەلیزی. ئەمە بەشێک پرسیارەکەی. بەشی دووەمی ینی کاریگەری ئەم سەردانە چی دەبێت لەسەر عەلەویەکان بە تایبەت و لەلایەکی تر دروزیەکان و لە هەمووشی گرنگتر لەسەر کورد لە ڕۆژ ئاوای کوردستان چی دەبێت. ئەزین چۆنە هێشتا حکومەتەکەی ئەحمەدشەر لە سووریایە بە تەواوی لەلایەن جیهانەوە دانی پیانەندراوە. ئەمە نابێومان لەبیر بچێ. پاشانیش گەمارۆیەکی زۆر لەلایەن وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و جیهانی ڕۆژئاوەوە لەسەر سووریای ڕابردوو هەبووە و هەتا ئێستاش ماوە کە ئەم گەمارۆیانەوە ئەکەن کە سووریایەکی نوێ بنیادنانی سووریایەکی نوێ ئاستەم بێ لە ئێستاە. بۆیە پێم وایە ماکرۆن ئەوێ وەکو دەست پێشخەریەک بکا بۆ ئەوەی ئەحمەدشەر قەنعات پێ بکە بە سووریایەکی دیموکرات بنیاد بنێ. ئێمە بیرمان نەچێ ئەحمەدشەر لە کابرایەکی ڕیشپانی هەڵگری چەک و دەمانچە و نازانم چیەوە لە پاش ڕوخانی ڕژێمی ئەسەد قاتی لەبەرکرا. ئەکرێ ماکرۆن ببێتە ئەو هێزەی کە بتوانێ ئەحمەدشەرێکی دیموکرات ڕێشیشی پێ بتاشێ لە داهاتوویەکی نزیکە ئەو ڕیشەی کەماوێتی و تۆزە ڕیشەی کەماوێتی ئەوەشی پێ بتاشن. مەبەست چییە لەم ڕیشتاشینە؟ مەبەست لەوەیە کە ئەحمەدشەر قەنعات پێ بکەن کە لە سووریای نوێیە ناکرێتەوە هێزی چەکداری بیانی بە 100,000 هەبێ کۆمەڵکوژی لە عەلەویەکان بکات کۆمەڵکوژی لە دروزەکان لە کوردەکان بکات یاخود دانانێ بە مافی کەمەنەتەوەکانی ترا لە ناو خودی سووریای نوێیە. ناتوانێت لە سووریای ڕابردووە عەلەویەکە
دەسەڵات بوون با بڵێن بنەماڵەی ئەسد کە لە عەلەویەکان پێکات بوون ئەوان دەسەڵاتیان لەدەستا بووە سونیەکان پشتگوێ خراون بەڵام ناکرێت لە سووریای نوێیە کە سونیەکان دەسەڵاتن کەمەینەکانی دیکە پشتگوێ بخرێن چونکە هاوشێوەی عێراق ئەیانەوێ چۆن لە عێراقێکی فیدرالیان بنیادنا ئەیانەوێ سووریایەکی هاوشێوەی عێراق بنیاد بنین بەڵام بەمەرجێک نەبێتە هەڕەشە لەسەر سنوورەکانی ئیسرائیل لەسەر سنووری وڵاتانی دیکە بە تایبەتیش وڵاتێکی وەکو تورکیا کە ئەندامی ناتۆیە چونکە بە حلفێکی ئەتلەسیە هەمویان بۆیان گرنگە وڵاتی هاوپەیمانەکەیان نەکەوێتە ژێر مەترسیەوە من پێم وایە ماکرۆن ئەوێت بە شەرع قەناعەت پێ بکات لەوەی کە ئەگەر ئێوێ بمێنێتەوە لە دەسەڵاتی سووریا و ئەگەر ئێوێ تەمەنی درێژ بکاتەوە لە سووریایە بتوانێت حکوومەتە کار بە ڕێکەرەکەی یاخود ئەو حکوومەت ڕاگوزەرەی کە بنیادی ناوە ئەگەر بیاوێ تەمەنی درێژ بکاتەوە و سووریا بنیاد بنێ و دەستورێکی پێ بنووسێتەوە و ئەگەر ئێوێت ئەو لە دەسەڵاتی سووریایە کاریگەری هەبێ لە بنیادنانی سووریایەکی نوێ وەک عێراقی ڕابردوو کە چۆن جەلال تاڵەبانی هێنرا و کرا بەسەر و کۆمار و لەوێ عێراقێکی نوێیان پێ بنیادنا عێراقێکی فیدرالیان پێ بنیادنا دەستورێکی نوێیان پێ نووسیوە شەرعیش بتوانێت هەمان ئەو ڕۆڵە ببینێ ئەگەر نا ماکرۆن ئەوێت لەم سەردانەیە مەسیجێکی پێبات کە تۆ ئەگەر لە سووریایەکی نوێیە بەم شێوازە نەکەی پێم وایە ئەو مەسیجەی پێگەێنێت کە تۆ کۆتاییت پێدێ لە سووریای نوێیە بەڕێز کارزان ینی بەدەر لە سەردانەکەی شەرع بۆ فەڕەنسا کە وەچەرخانێکە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانی حکوومەتە نوێکەی دیمەشق بەڵام ئەگەرێک لە ڕاگەیاندەکان باز دەکرێتن هەمیشە لەو سەردانانەی کە دەچێت بۆ تورکیا و چوتە هەموو وڵاتە عەرەبیەکانی قەتەر و سعودیا ئەمانەش هەمیشە یەک داواکاری سەرەکی حکوومەتەکەی دیمەشق هەبووە ئەویش بێهێزکردنی ستاتیۆی ڕۆژئاوای کوردستان پێ دوایە هەمان داواش لە حکوومەتی فەڕەنسا بکە یان ئەگە داوایەکی لەو شێوە بکرێ بە بڕوای ئێوە یعنی چ کاریگەریەکی دەبێت پێم وانییە چونکە پێم وانییە شەرع بتوانێت لەگەڵ فەڕەنسایە بابەتی کورد گفتوگۆ بکات لەبەرەوەی یەکێک لە هاوپەیمانە سەرەکیەکانی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستانە خودی وڵاتی فەڕەنسایە کە هەم لە پێگەی سەربازیە لە ڕۆژاوای کوردستان بوونی هەیە هەم لە وەکو سیاست و وەکو ڕێکخراوی کۆمەڵایەتی و ڕێکخراوی مرۆیی لە ناو ڕۆژاوای کوردستانە فەڕەنسا کاریگەری ڕاستە و خۆی هەیە و یەکشتمان بیر نەچێ هێزا و پەیمانەکان لە ئێستا لە ناو خودی سووریایە تەنها لە ڕۆژاوای کوردستان لە پێگەیەکی پارێزراودان تەنها لە ڕۆژاوای کوردستان ناتوانیویانە بە ئەمان و بە ئاسایشەوە بمێننەوە چونکە لە ڕابردووشە ئێمە بیرمان نەچێ ئەمریکا یەکێک لەو وڵاتانە بوو کە لە دوای ئەوەی کە هەوڵێک درا بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان یەکێک لە کۆنگرێسمانەکان شتێکی زۆر سەرنجڕاکێشی وەدوتی لە پاش دروستبوونی داعش و کۆتایی هێنان بە داعشیش لە ناو خودی سووریایە ئێمە تەنها یەک سەربازمان کوژراوە ئەمە دێتەوە تای کە هێزا و پەیمانەکان لە ڕۆژاوای کوردستانە لە ئەمن و ئاسایشێکی تەواوان بۆیە نایەنەوێت پێگەی کورد لە ڕۆژاوای کوردستان ببێتە پێگەیەکی پشتگوێخراو و پشتیوانی پرسی کوردەکەن بەڵام ئەحمەد شەرع ئەتوانێت لەگەڵ ماکرۆنا تاکە شتێک کە زۆر پێم وابێ کە بۆ ئەحمەد شەرع زۆر گرنگ بێ ئەویش ئەوەیە کە گەمارۆکان لەسەر حکوومەتی سووریا لا ببرێت لەلایەن خودی وڵاتانی ئەوروپاوە چونکە ئەم گەمارۆیانە وا ئەکات کە ئابووری سووریا ببوژێتەوە هەمیش لە سووریایە کرانەوەیەک دروست ببێ بۆ بنیادنانەوە ئەو وڵاتە وێرانەی کە لە ڕابردووە لە ماوەی 15 ساڵی ڕابردووە شەڕ و پێکدادانێکی قورسی بەخۆیەوە بینیوە وێرانکاریەکی زۆری بەخۆیەوە بینیوە بتوانێت بنیادی بنێتەوە بەڵام لە پێگەی کووردا بڕواناکەم هەمیش من پێم وایە ماکرۆن خۆی پرسی کورد
یەکێک لە پاکێجەکانێتی پرسی ئەلەوەکان و پرسی دروزەکان یەکێک لەو پاکێجانەیە کە ئەیداتە شەرع و ناچاریەکات کە دان بەم کەمەنەتەوانەیە بنێ و لە سووریای داهاتوە پێگەی ئەوان بە بەهێزی لە ناو حکومەتی نوێ هەبێت و هەمیش بتوانێ کاریگەری هێزەکانی کورد لە سوپای داهاتووی سووریایە ئەو کاریگەریە بەسەر شەرع بسەپێنێت چونکە کورد لە ئێستاە خاوەنی هێزێکی کاریگەرە لە خودی سووریایە کە نزیکەی وەکو خودی خۆیان قەسە دەباسیەکات خاوەنی 130,000 چەکدارن کە ئەم 130,000 چەکدارە ئەکرێ لە سوپای داهاتووی سووریایە کاریگەریکی بەهێزی هەبێ هەروە هێزانە هەر هەمویان مەشق پێکراون مەشقی تەواویان کردووە هەمووی کەسانێکن کە بەبێ جیاکاری لە نێوان نەتەوە لە نێوان ئاین لە نێوان هیچ شتێکە و لە هەموو کەمە نەتەوەکانی شتێدا بەشدارن بۆ ئێمە کاریگەریەکی تەواوی لەسەر خودی داهاتووی سووریا ئەبێت پێشم وایە ماکرۆنیش و وڵاتانی ڕۆژ ئاواش لەسەر ئەم بابەتە زۆر ئیسرارەکەنەوە بۆ ئەوەی کە لە سوپای داهاتووی سووریایە بتوانێت هێزی کاریگەری کورد یاخود قەسەدا بتوانێت لە سوپای داهاتووە ببێتە هێزی بە کاریگەر هەروەها ئەو هێزانی دیکە ئەو گروپانی دیکە کە بەشداری سوپای پێکرێن لە من پێم وایە بۆ داهاتووش ئەگەر لە ئێستاشانە بێت لە داهاتووشە هەر هەمویان بگەڕێنەوە ژێر باڵی قەسەدا بۆ ئەوەی مەشقیان پێ بکرێ بۆ ئەوەی لەو جاکاریانە ینی جاکاری لە نێوان نەتەوە و ئاین و ئاینزاکانان نەکەن تەنها ئەتوانن لە ڕێگای قەسەدەوە ئەم بابەتە بنیاد بنێن چونکە لە ئێمە بیرمان نەچێت لەم کەسانی کە لە ئێستاە بە ناوی سوپاوە لە سووریایە دانراون سەر لە بەریان کەسانێک بوون کە پێشینەی تاوانیان هەیە پێشینەی لە وڵاتانی جیاوازەوە هاتوون لە داعشا بەشدار بوون لە گروپەکانی دیکەیە بەشداریان کردووە جەبهەت نوسرا و چەند گروپێکی دیکەیە ئەمانە بکوژن ئەمانە بە تێڕوانینێکی با بڵێین ئیسلامی ڕادیکاڵەوە ئیژەکەن لە ناو سووریای نوێیە بۆیە ئەم شێوازەی سوپا جێگەی نابێتەوە بەڕای من و لە لای وڵاتانی ڕۆژ ئاواش قبول کراونیە شێوازێکی وها سوپایەکی بەو شێوەیە بەڕێز کارزانەگە مەوەکو دوایین پرسیار بێ یعنی لە درێژە قسەکانت ئاماژەت بە شتێکدا کە گرنگترین خاڵی سەردانەکەی شەرع بۆ فەڕەنسا ئەویش کرانەوەیە بە ڕووی دەرەوە بە تایبەت فەڕەنسا و یەکێتی ئەوروپا یعنی پێت وایە لەو بارودۆخەی ئێستا لە دیمەشق لەو پەڕی ئالۆزی پێشەرکاریەکانی مافی مرۆڤدایە جینۆسایدی عەلەویەکانی هێرش بۆ سەر دروزەکان و پێشەلکردنی مافەکانیانێ و شوێنە پیرۆزەکانیان دەتەقێندرێتەوە وەکو ئەوەی کە چۆن پێشتر لە مووسڵ داعش کردی و ئامادەکاری بەرامبەر بە شەپۆڵێکی ڕق لە دەستپێکدا دواتر شەپۆڵێکی سەربازی بۆ سەر ڕۆژ ئاوای کوردستان جا پرسیارەکە لێرە ئەوەیە پێدوایە یەکێتی ئەوروپا و فەڕەنسا بە تایبەتتر بەبێ وەرگرتنی گرێنتی بتوانن ئەم دەرگایە گەورە بۆ کرانەوەی سووریا بەڕووی ئەوروپا و جیهاندا بکەنەوە من پێم وانییە وا بە ئاسانی شەرع بتوانێ شەرعیەت لە وڵاتانی ئەوروپا وەرگرێ چونکە من وەکو لە پێشووشاوتم ئەوروپا ئەوێت شەرعێک حکومڕان بێ لە سووریایە کە شەرعێکی دیموکرات شەرعێک بێت کە مافی هەموو نەتەوەکان بپارێزێ ئێمە بیرمان نەچێت لە سووریای نوێیە جگەلەوەی کە کەمینەکان نابێت پشتگوێ بخرێن پێویستە ئەمن و ئاسایشی هەموو سووریا بخرێتە گەرانتیەوە چونکە لە داهاتووی زۆر نزیکە ئیسرائیل ئەو وڵاتەیە کە هاوسنوورە لەگەڵ سووریایە ئیسرائیل پێویستی بە وڵاتێکی ئەمانە لە سووریایەکی دیموکراتە بۆ ئەوەی بتوانێ سنوورەکانی خۆی بە تەواوەتی و 100% بپارێزێ بۆیە نە ئەوروپا نە فەڕەنسا نە هیچ جیهانیش ناتوانن شەرعیەت بن بە ئەحمەد شەرعێک کە نەتوانێت گەرانتی ئەم بابەتانە بکات و ئەم هاتنەش نابێتە دەواازەیەک بەڕای من نابێتە دەواازەیەک و کرانەوەیەکی زۆر بەهێز بەڕووی ئەحمەد شەرع تەنیا وەکو پێم وایە وەکو یەکەمین
هەلە کە بۆ شەرع ئەخرێتە بەردەم بۆ ئەوەی شەرع بتوانێت گۆڕانکاری بکە. ئەگەر نەتوانێت شەرع، من پێم وانییە تەمەنی زۆر درێژ بێ لە حکومەتی ڕاگوزەری داهاتووی سووریایە تەنها وەکو پۆینێ کێنراوە وەکو بووکەڵەیە کێنراوە کە کۆمەڵەکاری جێبەجێکرێ پاشان ئەلتەرناتیفی بۆ دۆزرێتەوە. بەڵام نەیەکێتی ئەوروپا ئامادەیە بەو شێوازەی کە ئێستا شەرع بوونی هەیە شەرعێتی پێبن، نە وڵاتانی ئەوروپیش هیچ کامیان ئامادەن شەرعێت بەو شێوە سیستەمە حکومڕانیەی ئەحمە شەرع بدەن لە سووریای نوێیە. بەڵام ئەکرێ بڵێن لە ڕێی ماکرۆنەوە کە وڵاتی هەرە بەهێزە لە ڕووی سەربازیەوە لە ناو یەکێتی ئەوروپایە، ماکرۆن ئەوێت مەسیجی یەکێتی ئەوروپا بگەێنێ بە دەسەڵاتی ئەحمە شەرع بۆ ئەوەی کە سووریایەکی دیموکرات بنیاد بنێ. بەڕێز کارزان عەلی، زۆر سپاس میوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان بووین. ڕۆژی خۆشتان هەبێت. هەر بژین. بەڵێ بەڕێزان، لە مێژووی ئەم دوایەی تورکیادا کەسایەتێکی سیاسی دێتە بەرباز کارکتەرێک کە دڵی خۆی دەبەخشێت لە پێناو ئاشتیدا بە ڕەگەستورکە، بەڵام خەبات و تێکۆشانی بۆ ئاشتی و پێکەوە ژیانی گەلانە. هاوشانی سیاست لە ڕێی هونەری ڕەخنەیەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی گەلانی تورکیا کردووە. جێگەی سەرۆکی پەرلەمانی تورکیا و ئەندامی شاندی ئیمرالیە، ئەوی سەری سوڕەیە ئوندرە. دۆسیەکی تایبەتمان هەیە لەسەر ئەوەی سەری سوڕەیە ئوندرکێ و ژیان و خەباتی چیە بێکۆ گوێویستی دەبین. سەری سوڕەیە ئوندرکێ سەری سوورەیە ئەوەندر لە عەفتی تەمووزی ساڵی 1962 لە شاری سەمسوور لە خێزانێکی بەڕەچەلەک تورکمان لەدایک بووە. باوکی ئەندامی سەندیکای کرێکاران بووە و کەسایەتیەکی چالاک بۆ لە خەباتی کۆمەڵایەتیدا. ئەم جینگەیە زەمینەی خۆش کرد بۆ هەرسەندنی کاری سیاسی سەری سوورەیە. لە دەستپێکدا خوێندنی لە شاری سەمسوور دەستپێکرد و دواتریش بڕوانامەی لە قوتابخانەی چاپەمەنی بەخشی زانکۆی ئەنقەرە بەدەستهێناوە. سەری سوورەیە ئەوەندر لە سەرەتای تەمەنی گەنجیدا و لە ساڵی 1976 لە سەمسوور بە دیداری ڕێبەر ئاپۆ شاد دەبێت. ئەمە دەبێتە سەرەتای پەیوەندیەکەی لەگەڵ بزوتنەوەی سیاسی کورد و وەسەرخانێکی گرنگ بۆ لە پێکێنانی ناسنامەی سیاسی لە ساڵانی دواتریدا. دوای کودەتاکەی 12 ئەیلولی ساڵی 1970 بەهۆی چالاکیە سیاسیەکانی و دەست بەسەر دەکرێت و ساڵانی زیندان ئیرادەی سیاسی لە ژیانیدا قوڵتر کردووە. سیاسەت وەکو ڕێگای تێکۆشانی ئۆندەر. سەری سوورەیە ئۆندەر بە درێژایی ژیانی سەرقاڵی کاری سیاسی بووە. ئەمەش لە ژیانی خۆیدا و لە بەرهەمە هونەریەکانیدا ڕەنگی داوەتەوە. بەڵام هاتنە ناوەی بۆ ناو سیاسەت بە شێوازێکی هەمیشەی لە هەڵبژاردنە گشتیەکانی ساڵی 2011 لە ئەستەمبۆڵ وەکو کاندیدێکی سربەخۆ لەلایەن ڕێکخراوی کرێکاران و دیموکراسی و ئازادیەوە پاڵپشتی دەکرا و وەکو ئەندامی پەرلەمان هەڵبژێردرا. سەری سوورەیە ئەوەندر یەکێکە لە دامەزرێنەرانی پارتی دیموکراسی گەلان هەدەپە. لە کۆتایی هەڵبژاردنەکانیشدا وەکو ئەندامی دەم پارتی توانی متمانەی گەل بەدەست بهێنێت و ببێتە پەرلەمانتار و دواتر دەبێت جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیا. ئەو پەرلەمانتارە ڕەخنەی لە سیاسەتەکانی حکومەت دەگرێت بە بەکارهێنانی نوکتە و تەنس لە وتارەکانیدا بە شێوەیەکی سەردەمیانە. چالاکانە خەباتی بۆ پرسەکانی وەکو پرسی کورد، مافی کرێکاران، ئازادی ڕۆژنامەگەری، مافی ژنان و پرسی ئیکۆلۆژی دەکرد. وەکو کەسایەتێکی جیاواز لە گۆڕەپانی سیاسیدا بە هەڵوێست و پشتیوانیکردن لەگەڵ ستەم لێکراوانەوە دەردەکەوت. هاوکات پێشەنگی دەنگە ناڕەزایەتیەکان بووە. دژ بە هەموو ئەو نادادپەروەری و بێیاسایەنەی وڵات بووە. بەو هۆیشەوە چەندین جاربازی قورسی داوە. هاوکات جگە لە کاری سیاسی لە هونەر و سینەماشدا دەستی باڵای هەبوو. زۆر کات پەیامەکانی لە ڕێگای کورتە فلیم، چیرۆکی فلیمی، سینەمایی و پێشکەشی کۆمەلگا کردووە. بە شێوەی تەنز لە هونەرەکەیدا هەوڵی بڵاوکردنەوەی خۆشیاری داوە لە تورکیا.
سەری سوورەیە ئوندر پرۆسەی دانووسانەکانی کورد و دەوڵەتی تورک. سەری سوورەیە ئوندر ڕۆڵی کارەی لە پرۆسەکەدا بینی بە تایبەت لە ساڵی 2013 کە دەستی پێکرد بەشداری لەو توێژەکانی داکرد لەگەڵ ڕێبەر ئاپۆ لە دوورگەی ئیمرالی بوو بە یەکێک لە ئەکتەرە گرنگەکانی پرۆسەکە. لەو پرۆسەدا نەک هەر وەک ناوبژیوانێک بەڵکو وەک کەسایەتێک مامەڵەی دەکرد کە هەوڵی دروستکردنی بنەمای کۆمەڵایەتی بۆ ئاشتی دەدا. هاوکات لە نەورۆزی ئامەدی ساڵی 2013 پەیامی مێژووی ڕێبەر ئاپۆی بۆ ئامادەبووان خێندەوە بوو بە یەکێک لە کەسایەتی ڕەمزیەکانی پرۆسەکە. هاوکات لە ساڵی 2025دا کاتێک دەوڵەتی تورکیا جارێکی دیغەکە داوای پرۆسەی چارەسەرکردنی کرد، ئەم جارەیان سەری سوورەیە ئوندر هەڵوێستێکی سربەخۆتری گرتەبەر پەیوەندی لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دروست کرد و وەکو باڵوێزی ئاشتی مەدەنی مامەڵەی دەکرد. زیندانەکانی تورکیا وەکو هۆکارێک بۆ نەخۆشکەوتنی سەری سوورەیە ئوندر بەهۆی ئەوەی ساڵانێکی زۆر لە زیندانەکانی تورکیادا بووە بە شێوەیەکی نامرۆڤانە زیندانی کرابوو. هاوکات ئەشکەنجە و ناڕەحەتی زۆری ناو زیندانەکان کاریگەری لەسەر تەندروستی دەکات و لە ساڵی 2020 بەدواوە بە تەواوەتی لەسەر جەستەی بەدەردەکەوێت. بە تایبەت گرفتی هەناسەدان و دڵ لە ساڵانی 2020دا تووشی بوو، هەرچەندە پزیشکی تایبەت ڕێنمایی کردو کە دەبێت زۆر ئاگداری خۆی بێت و ناوە پشوو بدات و چارەسەر وەربگرێت. بەڵام پرسی چارەسەری بە گرنگتر زانی لە تەندروستی خۆی بێوەستان کاری کرد لەسەر پەیامی سەدەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان. لە ڕێگای کۆبوونەوە و سەردانیشاندەکان هاوکات پێشکەشکردنی سیمینار و کۆڕی تایبەت لە ناو زانکۆ و ڕێکخراوە مەدەنیەکانی تورکیادا. دوجار لە 15 نیسانی ئەم ساڵ تووشی جەڵتەی دڵ بوو، گوازرایەوە بۆ نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەری. ئەمەش هەرزوو کاردانەوەی گەور لە ناوەوە و دەرەوەی تورکیا دروست کرد بە دۆست و نێیارەوە بە پەرۆشی لە تەندروستی سەری سوورەیە ئوندریان دەڕوانی. دوای ئەوەی تووشی جەڵتەی دڵ بوو، نەشتەرگەریەکی قورسی بۆ ئەنجامدرا کە ماوەی 12 کاتژمێری خایاند. وێرای هەموو هەوڵە بەردەوامەکانی پزیشکەکان لە ژێر چاودێری سڕدا دوجار دڵە ئاشتی خوازەکەی لە لێدان کەوت و ژیان ئاوایی بۆ هەمیشەیی کرد. بەڵێ بەڕێزان، دوایین تەوەری گفتوگۆی ڕووداوەکانمان دوای 15 ساڵ لە تیرۆرکردنی سەردەش عوسمان ئەو قەڵەمە ئازادەی خەوی لە چاوی بنەماڵەی بارزانی زڕاند بوو، لەو پایەتەختەی پەدەکە کردبووی بە زیندانێک بۆ نەهێشتنی دەنگی ئازاد و ڕەخنە. سەردەش عوسمان بانگی ئازادی بە گوێ دنیادا و بە چەند وتارێک ماهیەتی دەسەڵات و بنەماڵەی بارزانی ئاشکرا کرد. ئەو قەڵەمە ئازادە خەوی لە چاوی بنەماڵەی بارزانی زڕاند بوو بە خوێنی خۆی سەلماندی. پەدەکە خودی بنەماڵەی بارزانی شەرم لە هیچ کارێکی نامرۆڤانە ناکەنەوە بۆ پاکتاوکردنی ئەوانەی دەیانەوێت بە ئازادی و سەربەرزی دەنگی خۆیان هەڵبڕن. وەڵە بەڕێزان، لەسەر تیرۆری سەردەش عوسمان هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردەوە بە یەکەوە گوێگیری دەبین. سەردەش ئەو قەڵەمە ئازادەی خەوی لە چاوی بنەماڵەی بارزانی زڕاند. لەو پایتەختەی پەدەکە کردبووی با زیندانێک بۆ نێشتنی دەنگی ئازاد و ڕەخنە. سەردەش عوسمان بانگی ئازادی بەگوێی دنیادادا و بە چەند وتارێک ماهیەتی دەسەڵاتی بنەماڵەی بارزانی ئاشکرا کرد. ئەو قەڵەمە ئازادەی خەوی لە چاوی بنەماڵەی بارزانی زڕاند بە خوێنی خۆی سەلماندی. پەدەکە و خودی بنەماڵەی بارزانی شەرم لە هیچ کارێکی نامرۆڤانە ناکەنەوە بۆ پاکتاوکردنی ئەوانەی دەیانەوێت بە ئازادی و سەربەرزی دەنگی خۆیان هەڵبڕن. ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سەردەش عوسمان ناوێک نییە وا بە ئاسانی لە بیری هیچ کوردێک بچێتەوە. گەنجێک کە دەیویست خەیاڵەکانی بکات بە واقع بۆ هاوڵاتیان و گەنجانی نیشتمانەکەی. بەڵام پەدەکە لە بەردەم زانکۆی سەلاحەدیندا ڕفاندی و دوای شکەنجەیەکی زۆر و پڕکردنی دەمی لە گولە تەرمەکەی لە شاری مووسڵ فڕێدا و بەوەشەوە نەوەستا و ویستی بە سیناریۆیەکی قێزەون مێژووی پڕ لە سەربەرزیە و گەنجەلەکەدار بکات. قەڵەمە ئازا و بوێرەکەی هەولێر کێ بوو؟ سەردەش عوسمان لە 25 کانونی یەکەمی 1970 لە خێزانێکی شاری هەولێر لەدایک بووە. دوای بەڕێکردنی تەمەنی گەنجی لە ناو سەختیەکانی ژیان و گەندەڵیەکانی دەسەڵاتدا دەچێتە زانکۆی سەلاحەدین و
خوێنکاری بەشی زمانی ئینگلیزی کۆلیژی ئاداب بووە. هاوکات تێکەڵ بەکاری ڕۆژنامەوانی دەبێت لە ڕێگەی کارەکەیەوە ئازار و ناڕەحەتیەکانی گەلەکەی دەگەیەنێت و دەبێتە پێشڕەوی گەنجانی نیشتمانەکەی بۆ تێکشکاندنی ترس و تۆقاندنی ئاریمەنەکان. لەو چوارچێوەیەشدا خاوەنی چەندین راپۆرتی بنکۆڵکاری و چاوپێکەوتن و وتارە کە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕەخنە لە دەسەڵاتی بنەماڵی ئەقڵیەتی خێڵەکی بارزانی و نەوەکانی دەگرێت. هەر ئەمەش دەبێتە هۆکاری تیرۆرکردنی. وای مظلوم کار نیما، وای مظلومم ظالم نیما. سەردەشت چۆن تیرۆر کرا؟ لە ڕۆژی 4 ئایاری 2010 کاتژمێر 8 بەیانی کاتێک سەردەشت دەچوو بۆ زانکۆ لە بەردەم کۆلیژی هونەرە جوانەکان بەرامبەر کۆلیژی ئادابی زانکۆی سەلاحەدین لەلایەن چەند کەسێکی دەمامکدارەوە کە دەوترێت پاراستنی پەدەکە بوون بە ڕۆژی ڕووناک و لە بەردەم هاوڵاتیانی ئەو شارەدا ڕفێنرا. دوای 2 ڕۆژە دیارنەمانی لە 6 ئایاری 2010 تەرمەکەی با قۆڵبەستراوی لە دەوروبەری مووسڵ دۆزرایەوە. لە ساڵی 2023 و لە مەراسیمی یادکردنەوەی تیرۆری سەردەشتدا بەشداری برایوتی بەڵگەکان سەلمێنەری ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان پەدەکە تاوانبارە بە تیرۆرکردنی سەردەشت. بەڵام لە هەرێمی کوردستان دادپەروەری و یەکسانی و یاسا بوونی نییە بۆ خەڵک، بەڵکو و یاسا و دادگاکان لە ژێردەستی بنەماڵە خێڵەکیەکاندان. هێشتا بکوژانی سەردەشت لە دووتکەی دەسەڵاتن و تیرۆرستان بە ئازادی و بە ئاشکرا دەسوڕێنەوە و بەردەوامن لە ستەم و تاوانکاری. ئەوکات لە چوارچێوەی ئاشکراکردنی بەڵگەکاندا شێروان سەعید یوسف حاجی کە ئەندامی پێشووی پاراستنی پەدەکەیە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فرات باز لە شەیدکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان لەلایەن مەسرور بارزانی دەکات و دەڵێت سەردەشت عوسمان لەلایەن مەسرور بارزانیەوە کوژرا. سەردەشت لەبەر ئەوەی لە نووسراوێکدا ڕەخنەی لا بنەماڵەی بارزانی گرتبوو ڕفێنرا و تیرۆر کرا و تەرمەکەشی لە نزیک مووسڵ دۆزرایەوە. بەهۆی کوشتنی ئەوەوە کەسێکیان دەستگیر کرد، بەڵام ئێمە باش دەزانین کە مەسرور بارزانی ئەوی کوشت. بنەماڵی سەردەشت عوسمانیش ئەوە دەزانن. ئەو قەڵەمە ئازا و بوێرەی شاری هەولێر بە ماوەیەک پێش تیرۆرکردنی چەند وتارێکی ڕەخنەیی بڵاو کردەوە و دیارترینیان وتاری من عاشقی کچەکەی بارزانیم بوو کاتیەیدا نادادی کۆمەڵایەتی و نغرۆبوونی دەسەڵاتی پەدەکە لە گەندەڵی وێنا دەکات. لە وتارەیدا بە دروستکردنی ژیانێکی خەیاڵی بە خەڵکی کوردستان و ڕایگشتی دەڵێت کە چۆن سەروەت و سامانی ئەو نیشتمانی هەزاران لاوی کورد خوێنی لە پێناودا ڕشتووە، چۆن خراوەتە خزمەت خۆشگوزەرانی نەوەکانی دەسەڵات و بە شێوەیەک لەسەری دەژین هاوڵاتیان بە خەیاڵیش ناتوانن وەک ئەوان بژین. سەردەشت بۆنی مەرگی خۆی کردبوو چونکە دەیزانی ڕەخنە و وتارەکانی یەکسانە بە مەرگی خۆی، بۆیە پێش تیرۆرکردنی لا وتارێکدا نووسی بووی دوعاش دەکەم مردنێکی تراژیدیان پێ ببەخشن کە شایستەی ژیانە تراژیدیاکەم بێت. بۆیە ئەم قسانە دەکەم تا بزانن گەنجەکانی ئەم وڵاتە چ هۆلی سۆسێکن و مردن سادەترین هەڵبژاردنیانە بۆ ئەوەی تێبگەن کە ئەوەی ئێمە دەترسێنێت بەردەوامی ئەم ڕۆژگاری ئێستایە بۆنەوەیەکی داهاتوو نەک مردنی خۆمان. ئەو دشی نادادی کۆمەڵایەتی و سیستەمی دەسەڵاتی خێڵەکی بنەماڵەی بارزانی کە ئێستاشی لەگەڵ دابێت هەولێر و بادینانیان کردووە بە زیندانێکی داخرا و بەدەنگی بەرز جاری مەترسیەکانی ئەو سیاسەتە شکست خواردوویدا. پەدەکە تیرۆرکردنی دەنگە ئازادەکانی گۆڕی بۆ دروستکردنی سیناریۆ و کەیسی یاسایی و لە ڕێگای دام و دەستگا ئەمنیەکانی و دادگا و یاسا بە بنەماڵەیی کراوەکانیەوە هەولێر و دووهەکی کردوتە زیندانێکی داخرا و بۆ ڕۆژنامەنووسان و چالاکوانان و دەنگە ئازادەکان. ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی پەدەکە لەگەڵ هاتنە پێشەوەی هەر بارودۆخێکی سیاسی و کۆمەڵایەتی ناساییدا بۆ ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن دەبێتە شوێنی توندوتیژی و پێشێلکاری بەرامبەر بە ئازادیەکان و مافی مرۆڤ لەگەڵ هەر خۆپیشاندان و ناڕەزایەتی و هەوڵدان بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان لەسەر گەندەڵی و داگیرکاریەکان. میدیاکان و ڕۆژنامەنووسان هەموو کارێکی ڕۆژنامەوانیان لێ قەدەغە دەکرێت، نەکەر ئەوەش بەڵکو ڕوبەڕووی شکەنجەدان و شکاندن و سندنی کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانیان دەبنەوە. هەرچەندە ئەقڵیەتی خێڵەکی و بنەماڵەیی بە ئامانجی سەرکوتی دەنگە ئازادەکان سەردەشتیان تیرۆر کردو بە چەندین سیناریۆی ناعەقڵانی هەوڵی شێواندنی کەیسەکەیاندا. بەڵام ئێستا قەڵەمەکەی سەردەشت خەوی لە چاوی بنەماڵەی بارزانی زڕاند و بووە تارمایی سەرچاوی یەک بەیەکی خیانەتکاران و گەندەڵکاران.